میوانی ئەم ئێوارەی کورسات مەگەزین یەکێکە لە هونەرمەندە هەرە دیارەکان ساڵانێکی زۆرە خزمەتەکات و کاری لەگەڵ زۆرینەی هونەرمەندان و گۆرانیبێژی کووردا کردووە. ئەو هونەرمەندە هەمیشە بە دەست و پەنجەکەی توانیوێتی کە چەندین موزیکی زۆر جوان بژەنێت و چەندین ئاوازی تایبەت بۆ شعری شاعیران دابنێت و بەدەنگی هونەرمەندانی دیاری کورد ئێمە گوێبیستی بووین. ئەو هونەرمەندە بە خۆشحاڵی و ئێستا بەسەردانەیەک لە شاری سلێمانیە ئێمەش بە فرسەتمانزانی کە وانگشتی کورساتی بکەین و بە تایبەتیش لە ڕێگەی پرۆگرامی کورسات مەگەزینەوە گفتوگۆ لەسەر کاری ئایندەی بکەین. مامۆستا سەلاح ڕەوفی موزیسیان ئەم ئێوارەیە میوانی کورسات مەگەزینە. مامۆستا سەلاحیان زۆر بەخێر بێ. سڵاو لێبێ. زۆر سپاس بۆ تۆ. چەندێکە هاتیتەوە؟ فرسەت بوو کەوتیا مامۆستا سەلاح لێرە وتمی خوا بەخێر بێتەوە. زۆر بەخێر بێ. خۆشحاڵم لە کورسات مەگەزینی. مامۆستا سەلاح باس لە کاری ئایندە بکەین دوای لەگەڵ تاگەڕێمەوە بۆ کاری ڕابردوو چەندین چاوپێکوتنا باسمان لە کارەکانی پێشووتر کردووە پێم خۆشە بزانم کە دیارە لە چەند ڕۆژی ئایندە لەگەڵ مامۆستا فرانسیس داوتە ڕێزێنانێک بۆ ئێوە کرێت. ئەمە چۆنە چۆن پەیوەندیان پێوە کردیت؟ وەڵا ئیتر لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بەڕێز کاک خەلیل عەبدوڵڵا تەلەفۆنی بۆ کردم تی شتێکی وا هەیە بەڵام لاوەڵا شتێکی تر بوو کە گوایە من و بێژەنی کامگار بەیەکەوە بەڵامی تر تەگەرەیەک کەوتە ئیشی ئەوەی بێژەی کامگار نەتوانێت بێت تر لە منیان پرسیوتیان حەزەکەی کێتر لەگەڵا بێ. ئەوە ڕەغبەتی من بووتم مامۆستا فەرەنسیس لە پێش منارەتی پێمەسخە سلێمان خەریکی مۆسیقا بوو کابراکی بە شعور و ڕەوشت پاک و ئەوانەیە زۆرم پێخۆش بوو. بیرکردنی هونەرمەندان ئەوەی کە هەمیشە باس لێکرێت کە خۆیان لە ژیانە بن ڕێزلێنانیان بۆ بکرێت خۆیان لە ژیانە بن کاریان بۆ بکرێت ئەم هەوڵە چۆنە بینی خۆدۆک و موزیسیانێک؟ ئەوە حەقیقەتی ئەوەیە کە تۆ ئەبێ من کەمردم ڕێزم لێ بگرن لێ نەگرن هیچ شتێکی گرنگ نییە بەڵام ئەو هونەرمەندانەی کە ئەمرن ئیشی چاکیان لێ بەجێ ئەمێنێ ڕێز لە ئیشەکانیان نەگرین بەڵام من کەمردم ڕێز لە خۆم بنین ئەوە هیچ ڕێزلێنان نییە تا خۆم ما بەم ڕێزم لێ بدەن وەلو من داوای ڕێزلێنان لە کەس ناکەم بەڵام ئەوە باشترە تا ئینسان خۆی ما بێ ڕێزی لێ ڕاستە. دیارە بگومان کارە زۆرە بۆ ئایندە و ئەگەر ناوی هونەرمەندانی کورد بێنم لەوانەیە زۆر بن ئێستا بڵێم کار لەگەڵ هەمویان کردووە ئاوازی زۆر جوانە بۆ هەمویان داناوە شعری بەشێک لە کەڵە شاعیرانی کورد و ئاوازەکانت بۆ داناون و بە نۆتەش هەمووی دیارە کارە لەسەر کردووە. مامۆستا ئێستا بەنیازی کار لەگەڵ چ هونەرمەندێکی تر بکەی با لێرە ئاشکرایکی مزانی کێ تر ئاخر خۆی مشکلە هەیە من ئاوازی دانراوم ئیستا زۆرە زیاد لە 40-50 ئاوازی کە نۆتەم هەموو نووسیوەتەوە و ئامادەم کردووە بیەم بە گۆرانی بێژی شایستە بەڵام مشکلەکەی من ئەوەیە چونکە دوورم ئەو گۆرانی بێژانە زۆر باش نایانە بینم بەردەستم بۆیە ئەگەڕێم بە دوای ئەوەی دەسم بکەیە بەڵام جگەلەوەی هەر گۆرانی سێ-چوار کاری هونەری ئەەکەم یەکێک لەوانەی کە بنێکێکم لەو کەسانەی کە ئەبێ قەرارم ماوە بڕیارم ماوە ئەبێ مۆسیقای کوردی بنووسێتەوە بکرێ بە نۆتای مۆسیقا ئەوە بەردەوامم لەسەری ئەوە یەکێکە لە کارە باشەکانی هونەرمەندان. من و تۆ مۆزارت بە چی ئاناسین بە مۆزارت خۆی ڕەفیقمان بۆ چی بەڵام 42 سەمفۆنی هەیە هەمووی بە نۆتە نووسراوەتەوە بۆ نۆتە ناشرینانی ئەوسا بە دەستخەتی خۆی نووسێتێ ئیسا کۆمپیوتەر هەیە تەبع هەیە چی هەیە بۆ ئێمە ئیشانە نەکەین بەڕاستی ئەوە ئەرکی سەرشانی هەموو هونەرمەندێکە. ئەنجا ئیشی ئیسا دڵم بۆ زۆر خۆشە کە من ئیشی گەورەی وەکو گۆڕستانی چراکانم کردووە وەمەزانی قەت ناتوانم لەوە ئیشی باشتر بکەم بەڵام بەعەکسەوە ئیستا لەگەڵ کاکڕێبین باسم کرد ئیشێکم بەدەستەوەیە ئۆپەرای خەج و سیامەند ئیشێکی زۆر گەورەیە زیاد لە سەعات و نیوێگە بێ ئۆپەرایەکی کامیلە یعنی نیازم هەموو لە ئەوروپا بیکەم بەڵام بەجمعە برادرتیان وڵاتێکی خۆتی لێبێ بەژمەکە ئەنجا نیازم هەیە بەڕاستی ئیتر دەست پێ بکەم لێرە ئەوە بیکەمەوە لەو ئیشێکی قورسە تۆزێ بەڵام ئەو ئیشانە بۆ من قورس نییە من گۆڕستانی چراکان قورس نەبوو لەبەرەوە ئەویش دەتوانین بکەین و ئەم کارە گەیشتووە بەکوێیە کارە لەسەر کردووە تا چه ئاستێک کاری فعلی سەر مەسرحم لەگەڵ نەکردووە بەڵام هەموو شتێکی تاو بووە
مەسەڵەن ئاوازەکان دەوری سەعات و نیو سەعات و 25 دەقەشتێکی وایە هەمووی حازرە نۆتەکان هەمووی بەهینەوە یعنی بە دابشکردنی هارمۆنیەوە یعنی بۆ ئۆرکستراکە هەمووی نووسراوەتەوە کردومە بە کتێبێک حتا ماندوو نەبیەوە لە سای هەشتا بۆنەوەی کارەکە تەواو کردووە ئەیدا ئەرەوەڵای زۆری شە دوی 400-500 لاپەڕەیە ئەمە نێ دوای بۆتانە نێرم بخێنەوە پێویستە بە چەند با بڵێ موزیسیانە لەو کارەیە وەڵاهی ئۆرکستراکی کامیلی پێویستە هونەرمەندانە بکەیت ئەوەڵا ئیتر نیازم هەیە لە کورساتەوە دەست پێەکەم ئیتر هینە پێویستم بە ئۆرکسترایکی باش هەیە لەگەڵ 3 کەسی تر لەسەر بۆ سەرشانۆ لەگەڵ گروپێکی دانسەر یعنی بۆ ئۆپراکە تێگەی ئەوە هەموو ئیشەکە ئەوەیە بەڵام ئیشەکە بە حیاتی من لەحنەکانی من چوونەتە زۆر چوونەتە ناو خەڵکەوە بەس قەناعەتم وایە هیچ ئاوازێکیان ناگەنە ئەو ئاوازانەی کە بۆ میشەدامنەوە ئەمەم ئەو ئاوازانە خۆش هەر زۆر جیاواز کەی داوناون ئاوازەکان مامۆستا دەمێکە وەڵڵا دەمێکە بەڵام ئیتر هەر ئەو ئیشانە هینە وردە وردە پیاچمەوە بەڵام ئیسا لە پیاچوونەوە تەواو بووە هەموو شتێ ئیستا وەختی تەنفیزە وەختیەوەیە ئیشی پێ بۆ ناوی خەجوستیامەندا ئەخ خۆی هەر ئەو حدثی ئەو ڕووداوەیە کە چیرۆکێکی کوردی هەر چیرۆکەکە خۆیەتی بەڵێ ئەرەوەڵا جاتر چۆن ئەو دوانەیەکیان خۆشەوێ و دوایی چیان بەسەرێ و ئەخیرەکەی چۆنە و ئیتر بۆ هیواین لایەندێکی زۆر نزیکە لەسەر تەختی شانۆ ئەو کارە بەڵێ ئەرەوەڵا تۆزە قورسە بەڵام ترسم لێ نییە خەجوسیان هین گۆرسانی چراکان قورس نەبوو ئەنجا هەر وەختی خۆشی مثلەن ئیشی قورسمان کردووە بەڵام دوایی کە سێرمان کردو زۆر ئاسانە بۆ ئێمە ئاوازەکانە کە ئێستا هەمووی داتناون و پارێزراون ئەوانی لە لای خۆتن ئەوانی کێسەر لای خۆتن نیجارە نەکراون بە بەرهەمی بەڵێ هەمووی ئامادە بڵین شعرەکان ئەی بە هەموو شعرێک یاخودە بێ شعرەکەش ئاگاداری شعرەکە بی بزانی کە گۆرانیەکاڵێ طبعا من جارێ خۆی یەکشت یەکێ لە مشکلەکانی من ئەوەیە ئەگەر گۆرانی بێژێک دەنگی مەدڵ نەبێ قەت ئیشی نایەنێ هەم گۆرانی بێژە بۆ لە ئاوازم یاوەتێ لە نیوای لێ وەستان و وەرسەری نەماوەتی تێگەی بەڵام ئێستا دڵخۆشم کە دڵخۆشی باشمان هەیە چاک ڕێکوپێک بەڵام هیوادارم ئەم جۆرە ستایلەی کە ئێستا خەریکە داخلی مۆسیقای کوردیە بێ تۆزێ لە خۆمانی دوورخەینەوە بەڕاستی پرسیاری ئەوەت لێ بکەم ئێستا هونەری کوردی چۆن ئەبینی بەوەی کە ئێوەش وەکو کەڵا هونەرمەندان و موزیسیانانی دیار کە ساڵانەیەکی زۆر خزمەتتان بە دینای گۆرانی موزیکی کوردی کردووە ئێستا چۆنی بینی لە چاو ئەو سایە ئاوازەکان یاخود بڵێم شعرەکان زۆر بابەتر نایکەم بە جیاوازی بەڵام تۆ خۆت لە ڕوویای خۆت و لە بینینی خۆت سەریکە من ترسم لە ئاواز و مۆسیقای کوردی نییە ئەزای بۆ چونکە ئاواز وەکو پێناسەیەک وایە ئەو ئاوازە کە چۆن ناو خەڵقەوە ئەگەر خۆی لە ئەستا ئاوازێکی چاک بوو حتا پێویست ئەگەر فرقێکی باش بیکا یا چی خۆی جوانی و پتەوی ئەو ئاوازە لە ئەچێتە ناو خەڵقەوە ئیتر بە چ جۆرێک ئەچێت مهمەوەی ئەچێت تێگەی ئێمە وەختی خۆیتی مۆسیقای سلێمانی هەژ 9 کەس بین ئیشمان کردەوە ئیشەکانی ئەو ساش ماوەتەوە جێگەی شانازی هەمومانە بەڕاستی لەبەرەوە ترسم نییە بەڵام ئێستا ئەتوانی ئۆرکسترایەکی زۆر چاکی خەڵقانی زۆر بەتواناتر لەو ساهەن کە بیکەین ئیشەکە زۆر چاکترە بێ بەڵام ئەبێ وەمان لەبیر نەچێت ئاوازەکە خۆی ئەوە پێناسە ئەسڵەکەیە کە ئەمە چێتە ناو خەڵقەوە ئەیتر بە کەوانچا چێ بە کلارنێدە چێ باچی ئالەتێکە چێ بەدەنگ ئەچێ مهمە ئاوازەکە ئەبێ ئەوە پتە بێ ئەوە دڵگیر بێ بچێتە ناو دڵی خەڵکەوە ناو مێشتی خەڵکەوە من ئاوا حساب بۆ ئاوازەکەم چۆن ئاوازێک بتەوە بێ مامۆستا چۆن دەتوانێت ئاوازێک بچێتە ناو خەڵکە و لای خەڵکیش بمێنێتەوە وەکو مەسەلا زۆرێک لەو بەرهەمانی کە ئێوە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی ئامادەتان کردوون تا ئێستاش ئێمە هەرگێ لە گۆرانیان ناگرینەوە بە دەنگی دایان هونەرمەندی لاو ئێستا ئەو ترێنەوە ئەو بەرهەمانە هەر زیندون ئەزانچی من قەناعەتێکمەوەکول هەر لە سەرتا باسم کرد پتەوی ئاوازەکان ئەمە ئەبێتە پێناسەیەکی جوان بۆ ئاوازەکە خۆی تێگەی هەردەم ئەو ئاوازە چاکانە لە کۆڵانیش فڕێیان بەون نابن تێگەی من ترسم نییە بەڵام ئەگەر یەکێکی شایستەتر یەکێکی باشتر یەکێکی بەتواناتر بیڵێ
دقات چاکترە بێ بۆیە مەسەڵەن بڵێن من دەیان ئاوازم داناوە مەسەڵەن خەڵک تاقیە کرد ئێڵێتەوە ناتوانێت لە ئەسڵەکە لەوانەیە لە ئەسڵەکە باشتری نەڵێ بەڵام هەر چۆنێ بێ هەروکو ئەسڵەکەی ئەڵێتەوە تێگەی ئەمە قووەتی ئاوازەکە خۆیەتی توانای ئاوازەکە خۆیەتی لەبەرەوە من ترسم نییە لەگەڵ نوێکردنەوەی بەرهەمە فۆلکلۆریەکانیت سەریکە نەک نوێکردنەوە ئیستا من شتێک لە خەیاڵمە خۆم خەریکی ئەوەم فۆلکلۆری کوردی غەدرێکمان لێ کردووە بەس من ئەو غەدرەم نەکردووە بڵێ بۆ چونکە من حتا لە بەحسەکەمە دەوری 16 گۆرانی فۆلکلۆرم نووسیوەوە تا ئیساش هەر بەردەوامم بڵێ بۆ چونکە ئەوەی حەسەن زیرەک کردوێتی ئەوەی ماملێ کردوێتی ئەوەی خاڵقی کردوێتی ئەوەی عەلیمەردان کردوێتی دەیان گۆرانی بێژی تر کردویانە ئەمە لەسەر کاسێت و لەسەر سێدێ و لەسەر ئەوە ئەمێنێتەوە ئەڕوا بەڵام ئەمە مدەیەکی هەیە ئەفەوتێ من وەختی خۆی کە ڕۆشتم بۆ ئەوروپا لێرە دەوری 500 بەکرەما بوو تێگەی کە گەڕامەوە لەگەڵ خەڵکی بەتوانە ویستیان بۆم خەنە سەر کاسێت سەر سێدێ بە 1000 حاڵێت سیچلێکی توانراوی کە هەمووی سوتا بوو تێگەی لەبەرەوە ئەو شتانەی ئێمە نابێ بێڵین ئیترا لەسەر کاسێت و سێدێ ئەوانە بمێنێتەوە ئەبێ بکرێ بە نۆتەی مۆسیقا بۆی بێ بە پێناسەیەکی هونەرینەتەوە کەمان مەبزە لە ئەوڵۆس ئاماژت پێکرد کە ئێستا هەوڵێکی لەو شێوەیە ئەیت بۆ بکرێ بە نۆتە هەنگاوی ئەمەش باش ڕۆشتووە لە لای تۆ لای من ڕۆشتۆ بەڵام من حەزەکەم هەموو هونەرمەندەکانەوە چونکە فۆلکلۆرەکەمان زۆرە ئیسا من لەو کتێبە 700 ئاوازم نووسیوەتەوە ئەبێت بە 3-4 کەس مەزە عەلیمەردان چەند گۆرانی و تۆ بێ هەمووی بنووسێتەوە لەو من 50 ئەویشم نووسیوە یا هەر گۆرانی حەسەن زیرەک 50 هەموو ئاوازانت نووسیوەتەوە کە خۆت داتناون نەخێر ئەوە شتێکی ترە ئەوانەی خۆم کە دامناون هەموویم هەیە هەمووی تەیە بەڵام ئەو لەو بەحسەی خۆما ئاوازی خۆمیتیان نییە بە دەگمەن نەبێ مۆسیقایەکی خۆشی خۆم هەیە دامناوە یا یادگاریەکی خۆمی لە تایە دامناوە بەڵام ئەو ئاوازە فۆلکلۆریانەی کە مۆرکی ڕسەنایەتی میلەتەکەمی پێوەیە ئەوە من ئەوانە ئەبێ بدووسرێنەوە ئەوانە ئەبێ پێناسەکە بخرێنە سەر نۆتە بەرهەمی بەشێکی زۆر لە هونەرمەندانی فۆلکلۆر هەیە لە لای تۆ کە بە شێوەی نۆتە ئەم هەوڵە بەردەوامەکەی هەر بەردەوامە ئەوە کاری منە ئەوە کاری منە من بۆ نازانم بڵێم چی بۆ ئەوە نەبوومەتە مۆسیقا تۆزێ ئیشێکی مۆسیقا بکەم وتر پاڵی لێ بەمەوە نە پاڵی لێ نایەمەوە چونکە ئەوە مێژووی منە مێژووی منم ئەوەیە ئاوازدا بنێم فترێک تەلەبەم پێگەیانوە لە ساڵی 1970ەوە تاکوونەوە حەوت تیپی مۆسیقام لە مناڵان دروست کردو بە ناوی تیپی مۆسیقای پیرەمێرد بە خۆڕایی بەبێ بەرامبەر ئەوەن دروست ئەنجا پەیمانگای هونەرە جوانەکان ئەمە ئەوە قەینا مامۆستا بووم لێ بەڵام ئەوە جانبێکە لە کاری من بەڵام بەشی تر ئەوەی نۆتە نووسینەوە ئیشێکی گەورەیە ئاوازدانان ئیشێکی گەورەیە ئەمانە هەموویە لە هەموویە بەردەوا من ئەمانە ئیشی منە بەڕاستی دەنگم خۆش نێجین گۆرانیش بارەکان زۆرن مامۆستاگیان هەر تەمەندرێژ بی کاری ئایندە چییە بێجگە لەم کارانی باسی کرد شتی تر هەیە بیزانین آخر خۆی ئیشەکان کاری ئایندەی سامت سەڵێن شعرمەوەی ئاشکراکەین ئەمڕۆ قەیدە مشتی لەم نییە مشتی لەم نییە کاری ئایندەم ئەوەی لەگەڵ مەجموعەیە برادری خۆمان ئیسا لە کوردستان باسی خەجوسیامەندم ئەوە ئیشێکی زۆر قورسە زۆر یعنی ترسێکی ئەوێ لە تەقدیمکردنیەوە لەو لە هەوڵاکە هینم کرد کە گۆرەسانی چراکان کرد لە هەوڵات ترسام بە دوایی کە کارێکی زۆر تایبەت و جوانیش کەچی سێرم کرد ئەی لەوەڵا زۆر ئاسانە بەس لەوانەیە ئەمیشان هەروە ئاسان بێ تێگەی بەس ئۆپێرا بۆ کورد تۆزی قورسە ترسم لێ نییە چونکە خەڵقانی بەتوانامان هەیە لێرە کە خەریکی ئۆپەران موزیسیانی زۆر باشیشمانێ ترسم لەوانە نییە بەڕاستیانی ئەوە ئیشی ئێمەیە ئەنجا ئیشی من یەکشت نییە ئاوازدانانە نۆتە نووسینەوەیە عەزفکردنە ئێستا مەسەڵەن لە ئەوروپا ئەسویژەکەم ژاڵەشم کرد بە سەمفۆنی و لێژ بڵاویشمان کردەوە ئەتوانی گوێشی دێبگیری ڕاستێکیش لە هەرە شاکارەکانی تۆ مامۆستا دیارە
زنجیرەی ژاڵەیە کە بەڵێ. تاوەکو ئێستاش کە میبینین ئەو موزیکە لە هەر شوێنێک ببین یەکسەر دەزانینەوەڵێن ناشڵێن زنجیرەی ژاڵە یەکسەر لەنەوە تەمسیلی ژاڵە تەمسیلی ژاڵە. هەوساییان زۆر خۆشحاڵ بوو بۆ هیوایم کە لە ئایندەشا بەشێکی تر لە ئاوازەکانی تۆ بە دەنگی هونەرمەندان جارێکی تر لەگەڵ شیعری زۆر تایبەت و جوانان بکرێنە بەرهەم و ئێمە گوێبیستی بین لە ڕێشاشەکانەوە ببینی. حکە من زۆر سوپاسیەوە کەم کەمەندان لە یاد بوو. زۆر سوپاس بۆ تۆ گەورەتکردنی، سوپاس بۆ بەڕێز مامۆستا سەلاح ڕەوف موزیسیان کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی، دووبارە بەخێر بێی.